ئەی کوردینا ئەی مەرجینا با دەست لە ناو دەستکەین هەموو بۆ بەرزەتی خاچی وەتەن بۆ هێشتێتی بچین هەموو کوردین هەموو کوردین هەموو. پێینێکە ڕێکخراوە لە پێناوی ئەوەی کە خەڵکی کوردستان ببنە سەرچاوەی بڕیاردان لە چارەنووسی خۆیان. خەڵکی کوردستان ئەم جارە ئەو لایەنە بن کە ئایندەی وڵاتی خۆیان دەستنیشان دەکرد نەک حیزبە سیاسەکان، چونکە بەڕاستی بە بڕوای من حیزبە سیاسەکانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانی شەوە لە ئاستی گۆڕانکاریەکانی ناوچەکە نین. زۆر یعنی ئەو گۆڕانکارانی لە عێراق ڕوو دەدەن، ئەو گۆڕانکاریانی بە تەواوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدەن. پێویستی دەکرد لەسەر حیزبە سیاسەکان کە ئەمڕۆ لە جیاتی قۆڵبادانی یەکتری، لە جیاتی هەوڵدان بۆ بەدیهێنانی بەرژەوەندیە سیاسەکانن لەسەر ئاستی زۆر لۆکاڵی دەبوایە ئەمڕۆ ڕێک بکەون بارودۆخی ناوخۆی کوردستان بەم جۆرە نەبووە کە ئێستا هەیە لە ئانوساتێکی یەجگار